پاش دەرچوونی بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق سەبارەت بە پرسی نەوت و گازی هەرێمی کوردستان، فشارەکانی حکوومەت و وەزارەتی نەوتی عێراق بۆ سەر کۆمپانیەکانی تایبەت بە نەوت و غازی هەرێمی کوردستان زیاتر دەبن. بابڕای چاودێران و ڕۆژنامەنووسان تاکە ڕێگا چارەی گونجاو بۆ هەرێمی کوردستان و پاراستنی سامانی سروشتی کوردستان، ڕێکەوتنی هەرێمی کوردستانە لەگەڵ بەغداد لە سەر پرسی یاسای نەوت و گاز بە پێچەوانەوە ئەوەی هەیە لە دەست دەدرێت. ئەبێ سەرکردایەتی سیاسی کورد بزانێ ئێستای هەرێم جیاوازە لەگەڵ هەرێمی پێش بڕیارەکانی دادگای فیدراڵی. ئێستا حکوومەتی عێراق کارتی بڕیاری دادگای فیدراڵی بەدەستۆتانێ، بۆیە ئەتوانێ هەموو کارتەکانی ڕاکێشێ، ئەتوانێ هەموو فشارەکان بەسەر هەرێما جێبەجێ بکە. بۆیە زەرورە ئێستا سەرکردایەتی کورد زۆر هۆشیارانە بیر بکاتەوە بڕیار بدا. بڕیارەکەیش تەنها بڕیار لە ژێردەستی هەرێمی کوردستان ئەوەیە ڕێککەوتنە لەگەڵ بەغا، چونکە تۆ هەموو شەکان لە دەست دەدەی، بەشەر هەمووی لە دەست دەدەی، بەڵام بەڕێککەوتن ڕەگە لە 150 لە دەست بدەیت، لە 150 بۆ بمێنەوە. کورد دەڵێ زەرەری نیوەی شابگەڕێتەوە هەر قازاجە. وە قسەکردن لەسەر بابەتی نەوت و گاز ئەگەر بیانەوێت کورد بتوانێت لەم پارچەیە سەرکەوتوو بێ، پێویستە نەوت و گاز لە خزمەتی خەڵکا بەکاربیێنێ، پێویستە پاڵپشتیەکی سەپۆرتێکی بەهێز لەلایەن خەڵکەوە بێ بۆ ئەوی بتوانێت دەنگی بەهێز بێ لەگەڵ بەغدادا. بەداخەوە نەتوانراوە نەوت و گاز لەم ناوچەی ئێمە بۆ خزمەتی خەڵک بەکاربیێنێ. یەکێ لە مافە سەرەتایەکانی خەڵک بریتێ لە بابەتی موچە کە نەتواندراوە موچە دابین بکرێت. ئەمە ژەگەڕێتەوە بۆ ئەوەی ئەم داهاتە ئەم سەروەتەی کە لە ناوچەی ئێمە هەیە لە خزمەتی خەڵکە سەرف نەکراوە. لە ماوەی ڕابردوودا هاوڵاتیانی هەرێمی کوردستان وەکو پێویست لە خێروبێری داهاتی نەوتی کوردستان سوودمەند نەبوون، هەر بۆیە بە گرنگ دەزانرێ لەگەڵ ڕێککەوتن لەگەڵ بەغداد مافی هاوڵاتیانی کوردستان ڕەچاو بکرێت. لە ئێستادا فشارەکانی عێراق و لە ئێستادا بڕیاری دادگای فیدرالی بوونەتە فشاری زۆر گەورە بۆ سەر هەرێم. ئەم فشارانە گەر بەردەوام بن تەسەورم وایە حکوومەتی هەرێمی کوردستان بە جۆرە لە جۆرەکان زیانمەند دەبێ و ناتوانێت بۆ ماوەیەکی زۆر دووری درێژ لە بەردەم فشارانەدا خۆی بگرێ. بۆیە پێویستەوەی حکوومەتی هەرێمی کوردستان بیکابریتی بێ لە دوو خاڵ. خاڵی یەکەمیانەوەیە بۆ ئەوەی هاوڵاتی هەرێمی کوردستان هەست بکە ئەم نەوت و گازە بۆ ئەوە و خێروبەرەکەی بۆ ئەوە پێویستە ئەم دۆسەیە شەفاف بێت کە تا ئێستاوانیە. و خاڵی دووهەم پێویستە لەگەڵ لایەنە عێراقیەکان ڕێک بکەوێ لەسەر ئەم دۆسەیە بە جۆرێک بێ هەم مافەکانی خەڵکی کوردستان لەم مەلەفە پارێزراو بێت، چونکە لە ڕاستیدا یەکێتی و پارتی دەسەڵاتی ئەوەیان نییە داهاتی نەوەکانی داهاتووی ئێمە و سامانی ژێرخاکەکەمان بدەن بە خەڵک بە دیاری. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا بەهۆی فشارەکانی حکوومەتی ناوەند بۆ سەر هەرێمی کوردستان و بڕیارەکانی دادگای فیدراڵی سەبارەت بە کارکردنی کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان، ژمارەیە کۆمپانیا کارەکانیان ڕاگرتووە. وەزارەتی نەوتی عێراقیش هۆشداری داوە لە بەردەوامبوونی کاری کۆمپانیەکان لە هەرێمی کوردستان. بۆیە پێشبینی دەکرێت لەگەڵ زیاتربوونی فشارەکان کۆمپانیەکان لە کوردستان کارەکانیان ڕابگرن، ئەمەش پەیوەندیەکانی هەرێم و بەغداد زیاتر ئاڵۆزتر دەکات. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.